Sabine och jag jobbar på koreanska ambassaden och idag jag jobbar som projektledare. Idag vi håller den koreanska kulturfestivalen och det är andra gången. På scenen från klockan 12 till klockan 21 på kvällen vi visar den koreanska traditionell dans och musik och så även det koreanska martial art, taekwondo. 박민영이라고 합니다. 2017년 한국문화축제에서 살풀이 공연을 하고 진도복 공연을 하러 왔습니다. 저희 한국 문화를 좀 더 즐겁게 즐겨주시고 더 많이 발전됐으면 좋겠습니다. خوشحالم که هاتون بۆ فستیڤاڵە هیوادارم کە توانی بێتم بە ئەو مۆزیک و گۆرانیانە و کولتور و فەرهەنگی خۆمانە ڕۆژهەڵات توانی بێتم باش بیناسێنمە خەڵکی سلێمانی و ئەو شارانی دیکەی کوردستان. ئەمڕۆ دەستپێکی فستیڤال بوو لەگەڵ ئەوەی کە چەند گروپێک بەشدارن بەڵام بەیانیش لە هەموو ئەو ناوەندانەی کە سەر بەڕێوەبەراتی لاوانی پارێزگای سلێمانین کار و چالاکیەکانی وەرزشی هونەری ڕۆشنبیری فەرەنگی ئەنجام دەدرێت. ئیشی ئێمە ئیشی ئکسسواراتە. ئکسسواراتش لێرە بەڕاستی پێڵێن ئەم شتانە پێڵێن بەرازیلی ینی زێری بەرازیلی پێڵێن. هەموو ئەشیاکانشمان با بڵێن لە 90 لە دووبەیەوە هێنین. خۆمان بەدەست خۆمانی هێنین. بۆ نمونە یەلەگی لیرە یەلەگی ئەم کوردەواری خۆمان یان گۆبەرۆک یان سلاح لەغی پێڵێن. ئەمانە هەمووی بەس لە هەولێر هەیە یان لە سلێمانیش هەیە. زێرەکەش زمانی 2 ساڵی هەیە. ئێمە زمان 2 ساڵ دەین لێرانە تەنها بە بۆن تێکەچێ وەکوتر هیچ فەرقێکی ناکەی لەگەڵ زێری ئەتیادی. و بەنسبەت بازارش لەخوا بە زیێبێ باشە و ئایبی نییە و شتەکەش ڕۆژانەیە ڕشتێکی ڕۆژانەیە وەکو نییە مەسەن ئەتیمادن لەسەر وەکو ئیشی تر هەیە ئیشی ڕۆژانەیە.